بەناوی خوای بەخشندەی میهرەبان بران و خوشخانی ڕێز سڵاوی خوای پەروەردگارتان لێبێ لە هەر شوێنێکی ئەم دنیای هەن لە بەرنامەیەکی تری تایبەتدا لەسەر بابەتی گەنج دینە خزمەتتان لە ڕوانگەی شەرعەوە بە بۆچوونی جەنابتان تەمەنی گەنجێتی یاخود لاوێتی چ کاریگەریەکی یاخود چ گرنگیەکی هەیە. یەکێک لەوانە شاب نەشأ في عیبادة ربه، یعنی گەنجێک کە تەمەنی گەنجی و لاوێتی و هەرەتی خۆشگوزەرانەکانی لە پەرستشی پەروەردگارە سەرف کردووە. هەندێک گەنج کە ئێستا لیان بپرسی یاخود زۆر جار کە نەسحەت و ئامۆژگاریەکێنمەوەی کە لەخوا نزیک ببنەوە ئامۆژگاری بەڕێز بۆ ئەو گەنجانە چییە؟ مامۆسای بەڕێز مۆزوعی گەنج کاتێکە لە تەمەنیە ئەژی وا ئەزانێ ژیان لە پێناو ئەو ڕائەگیرێ ئەوە معادلەیەکی زۆر خراپە. بۆیە وەکو عولەماش فەرمیانە شاب شعبة من جنون، یعنی گەنجێتی بەشێکە لە شێتی. ڕۆژگارەدا ئابینین یعنی خەمسادێکیان پێوە دیار هۆکارێکی دیار کە بۆ بە دیاردە بەکارهێنانی تەکنۆلۆژیا. بۆیە بۆ گەنج بەهەشت و دۆزەخی لە گیرفانی خۆیەتی. دواهەمین پرسیارمان یاخود بڵێن دواهەمین داواکاریمان لە بەڕێزت وەسیەتت چییە بۆ گەنجان بەگشتی؟ خوای پەروەردگار کاتێ لە سوورەتی نورا باسێکە ئەفەرمێ ئەگەر فەقیر بن یغنیهم الله من فضل. من وەسیەتی کولیم ئەوەیە بۆ گەنج لە هەر شوێنێکی پێش ئەوەی ئاگری زینا بێتە گیانتەوە، پێش ئەوەی ئاگری حرام بتوستێنێ، خۆت بە چێژی حەڵاڵ گەنجێتێکە تێپەڕێنە. بەناوی خوای بەخشندەی میهرەبان بران و خوشخانی ڕێز سڵاوی خوای پەروەردگارتان لێبێ لە هەر شوێنێکی ئەم دنیای هەن لە بەرنامەیەکی تری تایبەتدا لەسەر بابەتی گەنج دینە خزمەتتان گەنج یاخود تەمەنی گەنجێتی ئەو تەمەنەیە کە تەمەنی ڕۆژد و کۆبوونەوەی هەموو تاقە و توانەکانە لە مرۆڤدا و گەنجان ئەبینین لە مێژوودا گۆڕانکاری زۆریان کردووە. بۆیە گەنج گرنگیەکی تایبەتی هەیە یاخود تەمەنی گەنجێتی گرنگیەکی تایبەتی خۆی هەیە. بۆ زیاتر قسە و باس لەسەر ئەم بابەتە میوانداری زۆر بەڕێز مامۆسای ئاینی و بانخواست و شەرعناس کە خۆی وەکو گەنجێک لە ناو مجتەما و کۆمەڵگەدا کە کاریگەری هەیە. زۆر بەڕێز مامۆسا عادل عیسە جەباری مامۆسا سڵاوی خوان لێبێ. وعليكم السلام ورحمة الله وبركاته. جزاك الله خيرا بخيرات. زۆر سپاس مامۆسا ئەگەر بەوە دەست پێ بکەین لە ڕوانگەی شەرعەوە بە بۆچوونی جەنابتان تەمەنی گەنجێتی یاخود لاوێتی چ کاریگەریەکی یاخود چ گرنگیەکی هەیە؟ بسم الله الرحمن الرحيم. الحمد لله، الصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. اللهم رب اشرح لي صدري ويسر لي أمري واحلل عقدة من لساني يفقه قولي. ئێوەش بەخێر هاتن داواکارم لە خوای پەروەردگار ئەم بەرنامە ببێتە توێشووی قیامەتمان و پاشان بێتە هۆکارێک بۆ نزیکبوونەوەی گەنجانمان لە ئاینی پیرۆزی ئیسلام و بردنەوەی یەکجارەکیان. چکەم پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەفەرمێت من هەر لە وەصفی گەنجە و مەکانەتی گەنج لە ئیسلامە لەمە باشتر شک نابم گەنج فەخری پێوە بکە یاخود بیکاتە مەشخەڵی ئیشی ڕۆژانەی کە ئەویش بریتە لەو فەرمودەی پێغەمبەر عليه الصلاة والسلام ئەفەرمێ سبعة يظلهم الله في ظله يوم لا ظل إلا ظله. حوت چین و توێژ هەن لە ڕۆژی قیامەتە پەروەردگار لەژێر سێبەری عەرشی خۆی یاخود سێبەرێکی تایبەتمەند هەیە بۆ ئەو کەسانی کە ڕێزی شکۆداریان لێ ئەگیرێ. یەکێک لەوانە شاب نەشأ في عیبادة ربه، یعنی گەنجێک کە تەمەنی گەنجی و لاوێتی و هەرەتی خۆشگوزەرانەکانی لە پەرستشی پەروەردگارە سەرف کردووە. ئەمە خۆی بۆ خۆی یەکێکە لەو توێشوانە کە ئینسان لە تەمەنی لاوێتیە پێویستە بیکاتە مەشخەڵی ژیان. یعنی تۆ لەم حەوت چین و توێژەی کە پەروەردگار باسییانەکە بریتە لەوانەی یەکێک وەک ئیمامی عومەر، ئیمامێکی عادل، سەرکردەیەکی عادل کە ئەصلح الله به العباد والبلاد، کە خوای پەروەردگار هەم وڵاتی پێ باشەکە و هەم یعنی خەڵکیشی پێ خۆش گوزەران ئەکا لەگەڵ ئەو سنفانەیە. یعنی گەنجێکی مەجهول کە مەسەلەن کرێکاریەکە، بەقاڵیەکە، ماڵ و مناڵی خۆی بەخێو ئەکا، چاوی لە حرام نییە، پەروەردگار ئەیهێنێتە ئاستی خەڵکە گەورەکان. یعنی گەنجێک لە کۆمەڵگەی ئێمە ئیسلاحی حاڵی نەفسی خۆی کردووە، بە دوای شەرعی خواوەیە، حەزی بە خراپەکاری نییە، خۆی ساڵحە و هەوڵی ئیسلاحکردنی کۆمەڵگا ئەدا. پەروەردگار لە ڕۆژی قیامەتە لەگەڵ عومەر و عوسمان و عەلی و ئەبوو بەکر و ئەو جۆرە سەحابە و هاوڵانە حەشریەکە کە عەدل و عەدالەتیان چەسپاندووە. من ناتوانم لەوە یعنی زیاتر گەنج هەڵنەم کە باشتر بێت بەو مستەلەحەی کە بیری لێ بکەمەوە.
دیارە فەزلی گەنج زۆرە مامۆستا و جەناوت باس کرد بەڵام هەندێک گەنج کە ئێستا لیان بپرسی یاخود زۆر جار کە نەسحەت و ئامۆژگاریەکرێن بەوەی کە لەخوا نزیک ببنەوە یاخود پەیوەست بن بە ئاینی پیرۆزی ئیسلامەوە یا خزمەت کەن خزمەتکار بن بۆ ئاینی پیرۆزی ئیسلام ئەوان بە بیانی ئەوی کەڵێن گەنجین هێشتا هەڕەتی خۆشیمانە بۆ بیانەوە پارێزکار نین یاخود خۆیان ناپارێزن یاخود ئەڵێن ئێمە جارە تەمەنمان ماوە کە بینیشمانە زۆربەی گەنجەکان لە تەمەنی گەنجیا دنیا بەجێ دێڵن ئامۆژگاری بەڕێزت بۆ ئەو گەنجانە چییە؟ مامۆسای بەڕێز مۆزوعی گەنج کاتێکە لە تەمەنیە ئەژی وا ئەزانێ ژیان لە پێناو ئەو ڕائەگیرێ ئەوە معادلەیەکی زۆر خراپە بۆیە ئەوەکو عولەماش فەرمیانە شاب شعبەت من جنون یعنی گەنجێتی بەشێکە لە شێتی یعنی کەوتم گەنج وابیر ئەکاتەوە ئەو تەمەنە ڕائەوەستێ بۆ ئەو بەڵام وانیە گەنجی و تەمەنی لاوی وەکو پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەفەرمێ دوو نیعمەت هەیە زۆر کەستایە گۆڕاون یعنی دۆڕاون ئەویش بریتێ لە چی لە صحەت و لە فەراغ گەنج هەم فەراغی هەیە و هەم لە ساغیشی هەیە یعنی کاتێک کە تۆ سیر ئەەکەی ئەختیارێک ڕیشسپێک کە دێ بۆ مزگەوت مەجبورە بێ بۆ مزگەوت ئەگەر نێ بۆ مزگەوت یعنی ناشرینەکانی ناشرینتر ئەبن بەڵام گەنجێک کە دێ بۆ نوێژ گەنجێک کە ئیلتیزاماتی دینی هەیە کە فەراغەکانی ئەقۆزێتەوە بۆ ئیشی چاک بۆ خزمەتکردن هەر بۆ خۆی گەواهیدەری ئەوەیە کە ئەو گەنجە شایستەی ڕێزە لە کۆمەڵگە یعنی بەنمونە من تەعجوبم دێ گەنجێک وا ئەزانێ ژیان لە پێناو ئەوە ئەوەستێ ژیان ناوەستێ ئێمە چەند مەراحلێکمان هەیە لە گەنجی گەنجێتیەکمان هەیە پێش هاوسەرگیری و پێش بەرپرسیارەتی ئەو کاتە باشترین کاتێکە بۆ گەنج بتوانێت توێشووی سەفەری ڕێکەی کۆکاتەوە چکە ممکن نییە گەنجێک لە تەمەنی 10 ساڵی و هەتا ئەگاتە 18 ساڵ ئەگەر لەو بینە عیلمێک و زانیاریەک و شتێک بۆ خۆی بنیادنەدا لە دوای ئەوە ممکن نییە بتوانانی ئەو توانایی هەبێت یعنی ئێمە گەر بچینەوە عەسری سەحابە عەسری زێڕینی ئەم ئومەتە سەیری سەحابە بکەن وسامەی کوڕی زەید تەمەنی 16 ساڵە جەیشێکی جەڕار کە عەدەدەکەی 3000 نەفەرە عومەری کوڕی خەتاب سەربازە لەو جەیشەیە عەجەبە عومەری کوڕی خەتاب بەو هەموو استراتیژیەتەوە یاخود خالیدی کوڕی وەلید شمشێری پەروەردگار یاخود ئەو سەحابانەی تر چۆن ڕێ ئەدەن ئوسامەی کوڕی زەید قائیدیان بێ چی ئەم کەسە هەڵ ئەبژێرێ پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام یعنی ئەم گەنجە توانای ئەوەی هەبووە لە 16 ساڵی تەمەنیە ئەوە پێشکەشکە کە محەممەد المصطفى عليه الصلاة والسلام وما أرسلناك إلا رحمة للعالمين كافة للناس بشيرا ونذيرا کەسایەتی ئەو گەنجی هەڵسەنگان و عەجەبە ئێستا گەنجێک تەمەنی ئەبێتە 20 ساڵ باوکی بەترسەوە داوای ژنی بۆکە پێویستە خانوویشی بۆ بکڕێ سیارەشی بۆ بکڕێ اینجاش ناتوانێت ژنەکەی بەرێتە ڕێوە ئەو هەموو هاوسەرگیریانە هەڵ ئەوەشێتەوە ئەم گەنجانە لە ئومنیاتێکە ئەژین کە پێم وایە تەنها خەون و خەیاڵە وا ئەزانن ژیان لە پێناو ئەوانە ئەوەستێ شەهادە لە پێناو ئەوانە ئەوەستێ تەمەن ڕائەوەستێ هەتاوەکو ئەوان ئیشەکانی خۆیان مەیسەرکەن و بەرجەستەکەن بەڵام ئەوە بەڕاستی وانە وەکو شاعیر ئەفەرمێ وەکەم من صغار يرتجى طول عمرهم وقد أدخلت أجسادهم ظلمة القبر چەند گەنج و چەند مناڵی جوان و لاو هەبوو عمریان ئەکشێنرا ینی دایک و باوکیان دەڵغی ئەوەی پیانەوە لێدا گەورە بن ماوەیەکی تر و ئەمرەیان پێ بکەن و حەجیان پێ بکەن و لە بەردەستیانە چایەک لەسەر سفرێ بۆ میوانەکانیان دانن وقد أدخلت أجسادهم ظلمة القبر ئەو لە شولارە جوانە ینی هەر کەس ئێمە کەیسە لە سلێمانی دانوشین بڕۆ سەیری نەخۆشخانەی هیوا بکە دەیان گەنجی جوان ئەبینی دەیان مناڵی ساوە ئەبینی کە ترسی مردن تۆ قانونی مووی بە گیانیانەوە نێشتووە یعنی پێویستە گەنجیش بیرێ لە خۆی بکاتەوە چکەم ئێستا خەرمانی گەنجێتەکەی ئێستەیە بەڵام ماسا باسی کەم تەرخەم یا خەمسالی گەنجێک کرد هۆکار زۆرە بۆی کە گەنجەکان بەداخەوە لەم ڕۆژگارەدا ئەبینین ینی خەمسادیکیان پێوە دیارە یاخود ناتوان شان بدەنە بەر بەرپرسیارەتی هۆکارێکی دیار کە بۆ بە دیاردە بەکارهێنانی تەکنۆلۆژیایە گەنجی وە ئابینی هەتاوەکو نوێژی بەیانی هەتاوەکو دەنگتریش خەریکی پۆبجەیە خەریکی فەیسبووکە یعنی وای کردووە کە ئیشکارەکانی تەحتیل بوون یعنی هیچ ئامانج و هەوڵێکی ناتوانێت لە ژیانەوە دەست بێنێ ئامۆژگاری بەڕێز شێ بۆ ئەو گەنجانەی کە تەکنۆلۆژیا ئاکرێ سوودێکی باشی هەبێ بەڵام ئەوان زەرورمەندن لێ خۆی ئێمە یعنی هەموو ئەو شتانی کە لە ژیانی ڕۆژانەمانە ئەگوزەرێ هەر سەردەمە و سەردەمیەکە کە کۆمەڵێ تەحەدیات و کۆمەڵێ فیتنە و کۆمەڵێ خێریشی تایە یعنی تەکنۆلۆژیا
ئەگەر ئینسان بە نمونە لە ڕابردووە ویستبایی مەسەرەن بچێ لە مزگەوتێک لە لای مامۆستایەک فێری علم و دین بێ یاخود بیستایە بەحسێکی علمی لە دوو توێی 100 کتێبا دەری بکە ئێستاکە لە ڕێی ئەو وەسائلانی کە بەرجەستە لە تەکنۆلۆژیا و لە ژیانی ئێستەی ئێمەیە زۆر بە ئاسانی شت دەست ئەخا بۆیە بۆ گەنج بە هەشت و دۆزەخی لە گیرفانی خۆیەتی یعنی قەنەعەتم هەیە پێغەمبەر عليه الصلاة والسلام كاتيك أبو درداء فرمي إن لربك عليك حقا ولأهلك عليك حقا ولنفسك عليك حقا يعني موبايل حقي پروردگاري تياي وحقي نفسي خوش تياي وحقي معلوم ناڵش تياي يعني چەندین جار يعني إنسان كجنج پێویستە لە مۆبایلە مافی پەروەردگاری خۆی بەدەست بێنێ لە ناسینی پەروەردگار الحەمدولillah بە سەدان جەلسە فێربوونی قورئان فێربوونی سنت فێربوونی دین گوێگرتن لە مامۆستایانی معتەبەر هەمووی لە ڕێی ئەنتەرنێت و ئێستا ئێمە بەرنامە تۆمار ئەەکەین خۆمە کەناڵێک نییە دەعوام بکە یعنی بە شتێکی جوهدێکی بەشەری بە مۆبایل و بە چەند کامێرەیەکی متەواضع لە شوێنێکی متەواضع ئادانشین نە ئیتار و نەشتی پێشکەوت و ئێمە ئەمە بۆ گەنج ئەەکەین ئەگەر گەنج نەتوانێت گوێی لێ بگرێ ئەگەر گەنج نەتوانێت لەم هەکبەیە هەڵگۆزێ و شتێ بۆ خۆی بنیاد بنا و توێشویە کۆکاتەوە ئێمە بچین لەکوێ پێی بڵێن يعني ئێمە بە ئاسانی ئەچینە بەردەست ئەو دەی ئەویش ئەبێ شتێک بۆ مافی خۆی کە مافی قیامەتێتی کە مافی پەروەردگارێتی شتێ بۆ خۆی هەڵگۆزێ و منیش ئەزانم يعني ئێستا من خواخوامە کاتێکم هەبێ قورئانی تیا بخوێنم کاتێکم هەبێ سەر لە کەسوکارێکم بدەم پەیوەندی بە جەناب و چەند برایەکە بکەم سیلەی ڕەحمێ بکەم بەڵام ئەزانم گەنج فەراغی زۆرە يعني ئەو بابەتە شەرعیانی تیابێ گەنجە ڕەنگە چەند دقەیەک حەزکە عەتاری بکە چەند دقەیەک حەزکا سەیری شتێکی تەرفیهی بکە کە حرام نەبێ بای ئەوەی تایە ئیسلام جێتیا بێتەوە بەڵام کابرایەکدا ئەمشێ هەتاوەکو سێ بەیانی خەریک تیکتۆک و فەیسبوک و لە لایڤی ئەم خەڵکی فاسق و فاجر دەرەچێتە لایڤی ئەوەکە و لەوە کاچێتە ئەوەکە و مایک وەرەگرێت جنێ و بە ناموسی خەڵکەدا تا سێ نیوە ڕۆژ ئەخەوێ سێ چوار فەزیشی لەسەر ئەفەوتێنێ ئەمە یعنی چ مافێکی پەروەردگاری وەرگێت چ شتێکی کرد بۆ قیامەتی خۆی وەقسەگەلێکی تریش زۆرن بەڵام نەکتەفی بهذا القدر مامۆستا ئەگەر بابەتەکەت وەزت تایبەتی تر بکەین لەو گەنجانەی کە وڵات بەجێ دێڵن یاخود کۆچەکەن ئەمە هەرکەس مافی خۆیەتی لە هەر شوێنێک ئێوە بژی ئێمە ناشینە سەر هۆکاری کۆچەکە بەڵام کۆچەکەن بۆ وڵاتێک بۆ مەملەکەتێک کە بە هەموو معنای جیاوازە لە وڵاتی خۆی لە ئاین لە کەلتور لە زمان لە زۆربەی شتەکانی جیاوازن و گەنجانێک لەوێ بەداخەوە ینی هەردوو دیوەکەی هەیە دوورەکەوێتەوە لە دین بۆ معنایی کە لەو بیئەیە ئەوە بژی ئەوەکو ئەوان مامەڵە بکە ئەمە جەنابەت تێبینی چییە لەسەر ئەو گەنجانەی کە دوورەکەونەوە لێرە و بەداخەوە لە دینیش دوورەکەونەوە خۆی مەوزوعی کۆچ و سەفەرکردن شەرعی خوای پەروەردگار زەبتی کردووە بۆ چەند بابەتێک ئەبێ مەوزوعی برسێتی فەقیری تیان نییە چکم وما من دابة في الأرض إلا على الله رزقها هیچ دابەیەک نییە نەک ئینسان يعني حەشەراتێک مێرولەیەک شتێک نییە ڕزقی لای پەروەردگارە فەکەیفە بە ئینسانێک یعنی ئێستا خۆمان بێنەوە ئێمە زاوای خەڵکین غەزوورمان هەیە کەس و کارمان هەیە یعنی ئەگە هەر زۆر زۆرش لێ بکەین بەخوا نامرین لە برسا یعنی پەروەردگار وعدی ئەوی داوە کە ڕزقی هەمومان واسع بکە و ڕزقی هەمومان بدە بەڵام ئیتر بە قەدەری خۆی ئێستا خەڵکەیە لە ئەوروپاژی 5 غەسلی هەیە وە گەنجی وای شێ 20 ساڵە لێ توانای نییە بچێ سیارەکەی بشۆرێ وەنیە یخۆم گەنجە لە ئەوروپایشە يعني موضوعي رزق باش كراوه فإن رزق مقسوم وسوء الظن لا ينفع أو جنجيك أتشيت أوروبا دين أقوري أيوه مثلا واخوي درخا على أساس سيفلايز بوا مثلا جنجيتي وادرخا كمان مثلا أميوكو مجتمعاتي أوروبي بجين بخواي خيالت خاو بخواي هتاوكو خود لپروردگار دور خيتو جيانت آلوستربي چكم برايك أي ناسم وبياوكي ديندار وبرزة وتی مامۆستا ئێمە وەختی خۆی کە هاتینە ئەوروپا مەسەلەن یعنی شۆخ و شەنگی چیاکان و دارە سەوزەکان و زۆری باران و وامانەزانی ئەم وڵاتە بەهەشتە بەڵام کاتێک کە هاوسەرگیریمان کرد کە مناڵمان بوو ئەجا زانیمان چ قوڕێکمان بۆ خۆمان گرتەوە ئەجا زانیمان ئەمە لە دوو توێی ئەم دیوار و خان و کۆڵانە جوانانە پڕە لە معانات و شتی ناخۆش بۆیە من نەسیحەتی ئەو گەنجانە ئەەکەم ئەگەر ئێوە مەسەلەن بەهۆی عدالەتی ئیجتیماعی وڵاتی خۆتان جێ ئێڵن ئەچنە ئەوروپا ئێوە هەوڵتان ئەوە بێ
على الأقل شتی چاکی ئەو وڵاتانە فێر بن، بە نمونە فێری زمان بن، فێری ئەو بابەتانە بن کە خوێندن هەتاوەکو مەرحەلەی ڕەنگە بەلاش بێ، خۆبەخشانە بێ، هەوڵدەن لە خۆتان لە مزگەوتەکان نزیکەنەوە، خۆتان لە خەڵکی باش نزیکەنەوە. چکەم برا هەیە مەسەلەن لەو وڵاتانەیە بەدە ساڵ بە 15 ساڵ بەهۆش خۆی نایەتەوە، یعنی تەمەنیش ئەڕوا، ئێستا تەمەنی 25 ساڵە ڕۆیشتووە بۆ ئەوروپا 20 دایک و باوکی بە 45 لێرە جێشتەوە، کاتێکە دێتەوە دایکی نەماوە. ئێستا من خۆم هاوڕێی خۆم هەیە ملتەزم و دیندارە، پێڵێم بۆ سەفەر ناکەڵێ مامۆستا نایەمەوە، ڕەنگە چەند بەرنامەش ببینێ بزانێ باسیەوەکەم، ئەڵێ مامۆستا بۆ کوێ بێمەوە، نە دایک ماوە نە باوک ماوە، کەسێک نەماوە کە من بچم دڵم پێی خۆش بێ، برایە لە ماڵ خۆیەتی ڕۆژێ دوو ڕۆژەی بینم و تەواو، یعنی بۆیە 2-3 ساڵ جارێک دێمەوە. ئێوە ئێستاکە هەرەتی گەنجێتیتانە، هەرەتی لاوێتیتانە، کاتی ئەوەیە کە ئینسان کە چووە ئەوروپا خوای پەروەردگار لەبیر نەکات، چکەم لە بیرکردنی پەروەردگار ئینسان خۆی لەبیر ئەکا، نەسوا الله فەنەسیەهم، ئەو گەنجە کە خۆی لەبیر ئەکا و خۆی ئەداتە دەست ئافرەتێکی ئەوروپی، لە 10 ساڵی داهاتووە ئەزانێ کە دوو کچی لێ بوو، کچەکانی بووە 12 ساڵ لەسەر دین پەروەردە نەبوونە، لەسەر عادات و تەقالیدی کورد پەروەردە نەبوونە، وە قسەگەلێکی تریش زۆری شەیە مامۆستا. یعنی ئەگەر ئێمە باسی ئەو خەم و ناسۆرانە بکەین کە من خۆم هاوڕێم هەیە، خەڵکێک ئەناسم لەوێ کە ژیانی پڕە لە مکەسەرات، پڕە لە معانات، خەڵک ئەناسم هەیەتی دەوڵەمەنە، بەڵام لەبەر ئەوەی وەختی خۆی جوانی شۆخ و شەنگی ئافرەتێکی ئەوروپی مارەی کردووە و ئێستاکە چۆن بڵێ کورد ئەڵێ ئاو لە شوێن بێڵی نایە، دووسێ کچی گەورەی هەیە ناتوانێت بێتەوە، دووسێ مناڵی هەیە وەکو ئەوروپی گەورە بێ ناتوانێت بیانهێنێتەوە. بەڵام ئەو کەسانی کە چوونەتە ئەوێ لەگەڵ ئافرەتێکی کوردی مسلمانە هاوسەرگیریان کردووە، ساڵانە سەفەرەکەن دێنەوە، مناڵەکانیان کوردی پارا و ئەزانن، دوایە ئێمە خەڵکی ئێرەی خەڵکی ئەوێ نیمان. بەڕاستی سەرڕەنگە گەنجێک ببینێ بڵێ بەخوا وانە ئێوە قسەی گەرم و گوڕ ئەکەن، بەڵام ئینە غەدەن لناظیره قەریبون، بەیانی بۆ ئەو کەسەی چاوەڕێکان نزیکە ئەلەیسە الصبح بقەریب، بەیانی نزیک نییە. من وعدە دەمە هەر کەسێک لە داهاتووە بۆی دەرئەکەوێ کە لەسەر ڕێگەی هیدایەت نەبێ پەنجەی پەشیمانی ئەگازێەوە. تەمەنا ئەکەم ئینشاءڵڵا من گومانی خێریشە بم، چکە من کە بەو سەفەرانی دێمە بەریتانیا گەنجێکی زۆرە بینم لە مزگەوتەکان، ئەو گەنجانش باعیسی ئەوەن کە ژیانێکی ئینشاءڵڵا ئیماندارانە چاوەڕیانەکە، وەکو جەنابش دەزانێ ئێمە چی کاتێ دێن ئەو هەموو گەنجە و ئەو هەموو خەڵکە دیندارە، ئەوە یەکێکە لەو نیعمەتانە کە دڵمان پێ خۆشە. بەڵام ئەوە یعنی ئێمە بە سەدان هەزار گەنجمان هەیە لە ئەوروپا، ئێمە ئەوانە ئەبینین. تەمەنا ئەکەم ئەو گەنجانی لە شوێنەکانی ترن بخزێنە مزگەوتەکانەوە، بخزێنە سنتەرە دینیەکانەوە، لە ڕێ ئەوێەوە هاوسەرگیری بکەن، خەڵکی چاک بدۆزنەوە، برای باش بدۆزنەوە. چکەم بۆ بێگومان پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام فەرمی المەرء عەلا دینی خەلیلی، تۆ هاوڕێیەکی مخەدەرات فرۆشتە بێ بگیرەی ناوسیارەکە تۆش بە مخەدەرات فرۆش لە قەڵەمە درێوانی مامۆستا. یعنی ئەم شتانە ئینسان سەیری هاوڕێەکەی بکە، لەگەڵ خەڵکی باشابی، ئوموری باش، عایلەی باش، خەڵکی چاک، هاوسەرگیری چاکیش ئەکەی. ئەم سادێنێ سەر ئەوە پرسیارێک لێرە دێت پێشەوە. هەندێک گەنج بیانووی ئەوان هەیە کە دوایە ڕفیقی خراپ بەلاڕێیا بردوون، بەداخەوە کە بۆ پێی کە جەناب شارەزای لە ژیانی ئەوروپا ینی گەنجانێکی زۆرمان بەلاڕێیا ڕۆشتوون. یعنی بۆ ئەبێ گەنجێک بە بیر و باوەڕ و ئیمانێکی دامەزراوە نەتوانێت ڕفیقێکی خراپی بگۆڕێ. بۆچی ڕفیقێکی خراپی بە هەندێشتی خراپ بە هەندێشتی ینی بێمعنا کە ئەوێ نەفسی پێتێ بکە بۆ ئەو کاریگەری لەسەر ئەم گەنجە باشە هەبێ. لەو حاڵەتانەی کە ڕفیقی خراپ بەرەو خراپە ئەیبا ئەو گەنجانە چی بکەن باشە، یاخود تا چڕادێک تا چ ئاستێ ڕفیقی و هاوڕێتی ئەو خەڵکی خراپانە بکەن یاخود نەیکەن. خۆی معلوم جەناب تەمام وەسای بەڕێز المەرء عەلا دینی خەلیلیه ئەمە فەلیەنظر ئەحەدوکم من یخالیل. کاتێک کە ساحەی موسڵمان ساحەی مولتەزم لەگە ساحەی کەسێکی فاسق و فاجرا جیایە، ئیسە بە نمونە ئەسڵەن ڕەنگە من بە ئەندازەیەک نزیکمەوە لە خەڵکیی خراپبووی تەمەنا بکەم باش بێت، بەڵام کەسێک کە بە خۆبەخشانە مولتەزمە و دیندارە ئەچێ هاوڕێتی کەسێکی خراپ ئەکا بەتەمای داواکردنی نییە، بەتەمای ئەوە نییە بیهێنێتە سەرڕێ ئەم کەسە هەر خۆی لە سەتت بێت، یعنی هیچ گومانە نەبێت لەوەی کە بەرەو دۆڕان ئەڕوا. بۆ تۆ ئەگەر وەکو مسلمانێک کە خوای پەروەردگار ئەمری پێت کردووە کە پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام فەرمی ئەگەر کەسێک لەسەر دەستی تۆ هیدایەت وەرگێ بۆت باشترە لە 70 وشتری سوور، یعنی 70 پاس کە ئیشت بۆ بکەن، 70 تەکسی لە بینی شارەکانە ئیش بۆ تو بکەن بە ئەندازەی ئەوە خێرە بۆ تو. چکۆ مەگەر ئینسانێک 70 پاس 70
تیارە لە مەتارێکا ئیشی بۆ بکە حتممەێکێکە لە بزنسمانە گەورەکان ئەو عقلیەتە بەوە ئەخەمڵێنێت تۆ کاوڕەتی گەنجێکەکەی کە ئەهلی نوێژی ئەهلی مزگەوتی ئەهلی ڕۆژووی دەسەدەیتە دەست گەنجێکەوە مەسەلەن ئیشی خراپەکە هاوڕەتی خەڵکی خراپەکە ئەچێتە شوێنی خراپ ڕۆژێ دوو ڕۆژ سێ ڕۆژ ئەگەر تۆ مەشروعی دعوت نەبێ بۆ ئەو مەشروعی دعوەی شەیاطینی هەیە بۆ چکەم ئێمە ئینسانی موسڵمان شەیطان لە بیلمیرسادە بووی من بە قەنەعەتەوە ئەڵێم ئێستا شەیطان ئیش لە من ئەکا بەڵام لەو ڕێی کە من زەعیفم تایە و ئیش لە جەنابیش دەکا لەو ڕێی کە زەعیفی تایە ئیش لەو برانش ئەکا کە لە پشتی کامیرەوەن و ئەوانەشی سەیری ئێماگە خۆ شەیطان ناتوانێت لە دەڕێگەوە بۆ تو بێ یعنی گەنجێک کە ئەچێتە پەنای گەنجێکی خراپەکار مەشروعی چاکسازی پێ نییە بۆ بەرامبەر مەشروعی خەڵەتاندنی ئەمی پێ بەجددی یعنی من خەڵەکە بۆ مەسەلەن دوو فەڕی لێداوە لەگەڵ کەسێکە من خۆم لە شوێنێک ئیشمان ئەکرد هەر لە کوردستان گەنجم ئەبینی پێشنوێژیە کرد لە مزگەوت ڕۆژانێک بۆ هاوڕەتی هەندێک کەسی ئەوانەیە کرد کە باسی وانە کرد ئێمە توانین خوا پەرستین بە بێ نوێژوانە ئەم بینی بەرەڕووی منە هات جگەری پێ بوو جگەرەکەی فڕادا یعنی لە پێشنوێژیەوە گەیشتە ئەوەی کە جگەرە بکێشێ و من ببینێ لە من تەریقەوە بێ کە ڕۆژانێک بوو لە پشت ئەوە نوێژمە کرد سەیکە بزانە مەشروعت پێ نەبوو بۆ هاوڕێکت ئەو مەشروعی پێ بوو فتەمەنا ئەەکەم هەر برایەک لە هەر کەسێن خۆی ئەمە خۆشمان لە خەڵکی خراپ نزیک بینەوە ئێوە شوێش سونەتمان پێتەرکەکە مزگەوتمان پێتەرکەکە دوای وامان لێ دێ بەخوا ڕیشەکەشمان ئەتاشین و اینجا ئەبینە ها خۆشی گاڵتەمان پێکە یعنی نەتبینیەوە کەسانێک کە مولتەزمن ئاهلی مزگەوتن لە بەریتانیا لە وڵاتانە لەگە خەڵکانێکی خراپە چنە دەرەوە دوای ماوەکەڵێ هامەلا ئەوە معنای چییە یعنی تۆ گەر وەفات بەرامبەر دینەکەت بواە ئاوات بەسەرانە ئاهات فبۆیە خەڵکی موسڵمان یەکەم شت خەڵکی ڕخنت لێگرێکەوەی بە مولتەزمی دینداری وەکو گەنج و دووەم جار ئەگەر شوێنی بکەوی ئەڵێ ئەگەر وەفات بەرامبەر دینەکەتە بۆە وات ناکەت فبۆیە موسڵمان ئەبێ پێگە و بە زمانی ئێوە پۆزیشنی خۆی بزانێ سەنگەری خۆی چۆڵ نەکا هەوڵی چاکسازی گەنجی تر بدە فداواکەم لە خۆی پەروەردگار عاقبەت خێریان مامۆستا مقابل بەو گەنجانەی کە لە ڕێ لایەنداوە ئەبینی کۆمەڵە گەنجی باش لە وڵاتانی ڕۆژئاوا بە تایبەتی بەریتانیاش ینی جێ دڵخۆشین جێ ئومێدن کە دەستی خێران هەیە لە پرۆژە خێرخوازیەکان تەنانەت لە دەستگیرۆیکردنی فەقیر و هەژار لە کوردستان لە کەفالەتی هەتی و لە زۆربەی پرۆژە خێرەکان دەستیان هەیە ینی ئەکرێ ئەمە هەڵسەنگانێکی بۆ بکرێ کە بڵێ لە وڵاتە ئینسان ئیرادەی خۆیەتی هەر کامیان بکە و خوای پەروەردگار فەمەن شاء فلیؤمن ومن شاء فلیکفر بەڵام ئەو ئیمانەکەی هەڵبژاردووە ینی ئەکرێ بڵێ ئەمانە ئیخلاسی تەواویان هەیە لە کار و کردەوە عملیانە و یاخود چی بکەن بۆی کە ئیدامان هەبێ بەردەوامیان هەبێ والله مامۆستای بەڕێز ئەو گەنجانی کە لەوێ ئیلتیزامیانێ مەوزوعی ئیخلاص لا يعلمه إلا الله إخلاص بس الله أزاني ملائكة نازان بينوسن شيطانيش نازاني اللي تيقدا إخلاص سر بين الله وبين عبده سرك لبين الله وبندكي موضوع إخلاص خينا أولى موضوع التزامي جنج جيكيد الخوشية يعني جنجانك أبيني من قناعة موايا جنجك لولاتێکی وەکو ڕۆژ ئاوا کە منتەهای فەساد و خراپەکاریتیە من ئێستا بۆ خۆم ئەوروپا بە گونجاو نازانم داش و ڕەنگە جەنابشت لە منەوە نزیک بوو بێتی زانی بێتت کە من چەندێ معاناتم هەیە لە ئەوروپا داشم بە حەقیقەت چکۆم نەک بۆ خۆم لە مناڵەکانیشم ئەترسم لە جیلی داهاتوم ئەترسم لەبەر ئەوەی هیچ حڕیەتێک نییە مجتەمەعاتی ئەوروپی پێی نەگەشت بێ لە بەریتانیا گەنجێک ئەبینی بە مولتەزمی لەو بەریتانیایی کە مەسەلەن جەنابەت تیای ئەژی من دێم بۆ ئەوێ و ئەو برایەتیایە مولتەزمن ئەو گەنجانە بەتایبەت 10,000 ئینسان پەرژینی قایم بێ لە ڕووی بینەران و جەنابەت خۆیان کردووە بە سەگ کولانی سەگیان لە ماڵەوە دروست کردووە دەستی سەگیان بۆ خۆیان دروست کردووە دەمامکی سەگیان بۆ خۆیان کردووە جەنابش متەتەلیعی ماشەڵڵا ینی سێرچوانە تێ ئەگەڕێ یعنی 10,000 ئینسان لە وڵاتێکی وەک بەریتانیا یعنی ریزنێکی نەماوە بۆ ژیان گەنجێک لەوێ مولتەزم بێ کە ئەیبینی دێ سرە بگرێ ڕسم لەگەم نابگرێ بەخوا ئەوم لە خۆم پێ باشترە گەنج هەبووە من لە بێرمیگام وتارم هەبووە لە مزگەوتەکەی ئێوە لە سوانزێەوە هاتووە بۆ ئەوێ الله ئەکبەر بەخوا ئەو من بواە لێ وتاری بدای ڕەنگە من نەچوومایە بۆ لای یعنی ئەمە جێگەی دڵخۆشیە کاتێکم مزگەوتەکانە بینی چۆن بڵێ تەجەموعێکی گەنجی تایە ئەو هەموو گەنجە ڕوو لە دینە معنای ئەوەیە ئەم گەنجە لێرەوە بەدینەوە دەچۆ بەڵام ئیستیقامەت پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام خوای پەروەردگار پێ فەرمێ فەلیذالک فاستەقم کەما ئومرت ولا تطغوا بۆ ئەوە ئەمرمان پێت کردو ئیستیقامەتە بێ ئیستیقامە
شيخ الإسلام ابن تيمية فرمي أعظم الكرامة عند الله لزوم الاستقامة. قورترين كرامة بو قنجاني بريطانيا كأيام بيني لمزقوتا كان استقامة تمناها كم لسر استقامة بمي النوى تمناها كم لسر أو بمي النوى كدور روجيتر إمام خطيبي شاكي أنت هذا وموضوعي أولش كباس كروتد هندي قنج جوبو فساد وأنا هذا أندروتيد عليه من بس رز لمسلمان غيري مسلمان رزو احترامي نما شلون تو اساس زين لكنيسه بروتستانت كان بياو ليك ما رابر ونيا جن ليك ما رابر يعني لكنيسه مشروعيتي بيدراو تا كمجتمع مسلمانه روبروي او ابيته بو لبروي ديني اما الله بارزغاري ليك خطيب يقناتو أنا دسيت يبخى عالم يقناتو أنا للسعودية وإمارات وقطر وكردستان وأفغانستان دسيت يبخى وحلال حرامك وحرام حلالك ونيا شكم ديني شي إلهية إنا نحن نزلنا الذكر وإنا له لحافظون أندروتيد عليه أفرتك بحجاب ومالي لسروي كلابيك وبيانان درجة بو حجابه بردم أو مفسادية ببيو حسابه أوامك جنجك أبيني بريشو بهيئتك دين دارانو لناو مطعمك عيشة قال روجانا صدان جندي سير بيكا ببيو تماح لجنيبك دەیتیان بکاو لەگەڵیان نابچێتە دەرەوە ئەمە خۆی بۆ خۆی گرنگی ئیسلام ئەگەینێ لەنا ئەو گەنجانەیە و من ئەو گەنجانە چی جارێک ئەبینم وەڵڵاهی زۆر دڵم پێیان خۆشە داوا ئەکەم لە خوای پەروەردگار ئیستیقامەتیان پێ ببەخشێ و دامەزراوێکە و هەر ئەوەشیان بۆ ئەمێنێتەوە شاب نەشأ في عبادة الله لە ڕۆژی قیامەتە وعد بە ئێمە نەدراوە وعد بەوان دراوە وعد بە پیرێک دراوە قلبه معلق بالمساجد ئەگەر بەگەنجی ئاهلی مزگەوت نەبی بە پیری سوژدەی درێژت پێ نابرێ کچێک بەگەنجی لە حیجاب و لە لەچک ڕانەیەت بەخوا ئەڵێ گەرمامە لەچک بکە ئافرەتەیە بەم تەمەنی کۆتایی لە چکەکە و پونتەزمە بۆم جێڕاوەوە ئەڵێن ئەگاتە ناو ماڵەکە کورە ئەڵێ خنکاین هەتا دەستێگەی لە چکەکەی فڕادا بۆ ئافرەتیش ئەناسم لە خۆم و نزیکە خزمی خۆمە بەتەمەنە ئەڵێ بە ئەڵڵا ئەم فۆتە و ڕەفتەیە لەسرم کەم و سەرمەدا لەژان سوبحان الله یعنی تۆ وەرە ئافرەتێک چووکەم لە مناڵیەوە ڕاهاتووە لە چکو فۆتە و بۆیمەکەی بکاتەوە لە سەری ژانەکە ئەڵێ هەوادا لەسرم سرم ژانەکە بەڵام بۆ ئەو چکم لە مناڵیەوە ڕانێت بۆیە گەنجیش ئاوا وعدی ژێر عەرشی پێدراوە مامۆستا بە تێگەیشتنی جەنابتان لە ڕوانگەی شەرعەوە گەنجی سەرکەوتوو کێیە؟ گەنجی سەرکەوتوو من باع دنیا بآخرەت هەر کەسێک دنیای خۆی بفرۆشێ بە قیامەت چکەم تەمەن هەلێکەوتی ئەپەڕێ عبدوڵای کوڕی زوبێری کوڕی عەوام ئیمامی حەسەن ئیمامی حوسێن ئیمامی عەلی حتى معلوم جەنابتە لە سیرەیە واردە کە پێغەمبەر صلی الله علیه وسلم ئەو هەموو عەشیرەت و قەبائیلانە کۆ ئەکاتەوە پیان ئەفەرمێ یا بەنی عەبدی مەناف یا بەنی فلان یا بەنی فلان هەموو ئەو خەڵکە ئاگادار ئەکاتەوە ئەبوو لەهەب بەو هەموو شەخسیەت و کەسایەتی و تاجری خۆیەوە وتی تەبەت یەداکە یا محەممەد هەردوو دەست بشکی ئەی محەممەد حاشاه صلى الله عليه وسلم خواهي فرقال آيات نيري دفاعي ليك لناو أوانا برازاكي أبو لهب إمامي علي منالكي تازة بيقشتو دز برزقات والله من بيعتكم أو علي كري أبي طالب قلاي خيبري بيشكينرا أو أسامي كري زيد لشانزة صالية جيشيكي تمكين كراو أو عماري كري ياسر كدايكو باوشي ببرشاي وشهيدك أبو جهل أو مصعبی کوڕی عومەیر گەورەترین سەفیر لە ئیسلامە مصعبی کوڕی عومەیرە کە دایکی پەتی ئەخستە ملی لە ناو مەکەیە جێ گڕی ئەدا بە ناو مەکەیا و مناڵ یاری پێ ئەکرد کاتێکیش کە چووە مەدینە هیچ ماڵێ نەما ئیلا ئیسلامێکی تێکەوت و بووە یەکەم چەخماخەی هەڵکردنی شۆڕشی ئیسلام لە مەدینە و یەکەم ئیمامەتیش لە مەدینە کرابێ مصعب کردوێتی پێش پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام بزە ئەوە گەنجە لە ئیسلامە گەنج دەست بە دینەوە بگرێ پێش ئەکەوێ گەنج کاتێکە گۆرانی ئەڵێ گۆرانی بێژی میلیە لە تیکتۆک و فەیسبوک ئیم شەو تۆ باکە مانگێتر قورئان خوێنە دێت لای جەنابی مامۆستا بەرامبەرمان دانیشتووە لە کامیرەکە دەورێکی بانگبێژی تەواوەکە و دەسەکاتە بانگدان و تەنکە ڕیشە جواندا ئەنا و دێتە سەفی پێشەوە و ئەزانین ئیستیقامەیە ڕەمەزانێکینە پێشەوە ئیتر خۆی ئەبێتە ساحێب مزگەوت گەنج ئاوا لە ئیسلام پێش ئەکرێت بەڵام تۆ سێکە زەلامی وامان هەیە لە شەستەکان و لە ناو حیزبێکی سیاسیە تازە چووەتە سەرکردایەتی هەموو تەمەنی 60 ساڵ انجا ابي بچێتە ئەنجومەنی سەرکردایەت دوای ئەوەش انتخابات ئەکرێت لە حیزبەکە ئەیهێنە خوار ئەڵێن بڕۆ بۆ ماڵ لەبەرەوەی جیلی تازە پێگەیشتووە بەڵام ئەو گەنجێتیەی کە فێری دینت ئەکا وەکو ئیبن عوسەیمین و وەکو ئەلبانی و وەکو ئیبن عوسەیمین و وەکو بن باز و وەکو ئەم عولەما معاصرانە کە ناوی زۆربەیەکیان ڕەنگە کات نەبێ بهێنمەوە کە کاتێک بە گەنجی چیان کردو بە پیری چۆن خوارڕێزی لێگرت هەتا شێخ ئەلبانی لە 82 ساڵی دووشەمان و پێنجشەمان بە ڕۆژووە بوو ئەیان چۆن ئەتوانی بە ڕۆژوو بی ئەوی تەعەجوبم دێ کەسێ بە گەنجی لاشەی خۆی لە حرام پارێزێ ئەڵڵا لە پیری بۆی نەپارێزێ
ئەوەش بەروبووبی گەنجی. مامۆستا لە زۆربوونی ڕەفاهەت و خۆشی ژیان و زۆربووی پێداویستی ژیان کە ینی مرۆڤی سەرقاڵ کردووە بە خۆیەوە بۆ معنایی کە دنیا زۆربەی خەڵکی لەلاڕێ لاداوە. دواهەمین پرسیارمان یاخود بڵین دواهەمین داواکاریمان لە بەڕێزت وەسیەتت چییە بۆ گەنجان بەگشتی؟ والله من وەسیەتی کولیم هەیە بۆ گەنجان ئەوەیە ئیسە برایەک بەرامبەرمان دانیشتووە کە ژنی هێنا تەمەنای نەئەکرد شوێنێکە بێت یابێ ئەوە ئێستا ماڵیشی هەیە و حاڵیشی هەیە و ڕەنگە ئێستا بتوانێت خوڵکمانکە لە ماڵی شاب بخەوی خۆی ئەڵێ پرۆسەی هاوسەرگیری بەلامەوە قورسترین شت بووە. من جەنابەت خوای پەروەردگار کاتێ لە سوورەتی نورا باسێکە ئەفەرمێ ئەگەر فەقیر بن یغنیهم الله من فەضلی. من وەسیەتی کولیم ئەوەیە بۆ گەنج لە هەر شوێنێکی پێش ئەوەی ئاگری زینا بێتە گیانتەوە پێش ئەوەی ئاگری حرام بتوستێنێ خۆت بە چێژی حەڵاڵ گەنجێتێکە تێپەڕێنە. هاوسەرگیریکردن، موساحەبەکردنی خەڵکی چاک، مولازەمەکردنی مزگەوت، دەستگیرۆیکردنی فەقیر و هەژاران، دانیشتن لە نزیکی تەوبەکاران، ئەمانە هۆکارێکن بۆ ژیانەوەی دڵ. چکۆم گەنج نیعمەتێکە خوای پەروەردگار ئەیداتە خەڵکانێ و ئەوانیش ئەتوانن قەدری ئەو گەنجێتیە بزانن. چکۆم بەڕاستی هەموو ئەو پێشکەوتنانی کە هەیە وازانن مەسەن ئەوروپا گەنجی کورد و عەرەب و فارس و تورکی لەبەر ئێمە خۆش ئەوێ ئیقامەیەکت ئەداتێ گەنجێتیت لێوەرئەگرێ تەمەنی لاویت لێوەرئەگرێ. وەڵڵاهی وایە مامۆستا وڵاتێکی وەک ئەڵمانیا ملیۆنی ئینسانی وەرگردووە لەبەروی شەیخ و خەیتیا زۆرە لەبەروی ڕێژەی پیربوون تایە 150 تێپەڕانەوە لە 67ە هاوسەرگیری ناکەن گەنجیان نییە خەڵکێک نییە بیانژێنێ کە ئێمە ئەباتە ئەو مەعمەلانەوە هەموو تەمەنت لە ئۆڤەرتایم و لە فول تایم و کورە برابای ئەوە با هەوایەک هەڵمژی جومعەکانت ئۆفکە بچۆرە مزگەوت لەگە خەڵکی باشا بگەڕێ ئیقامەتێ لە ساڵێکا دووجار سەفەرکە وەرە دایک و باوکت ببینە گەشتێکی حەج و عەمرە بکە. گەنج داوا ئەەکەم لە خوای پەروەردگار بە تایبەتیش ئێوە لە ئەوروپان و ئەو گەنجانی لەوێن فێری ئەوە بن کە بزانن تەمەن هەلێکە و تێ ئەپەڕێ و هەر کەسێکیش دەستی پێوە بگرێ لە ئاخیرەتە لە پیرەتەکەیە سەیری ئەو خەڵکانەکە کە لە ئەوروپا ئێوە لەگەڵیان ئەژین گەورەترین ئیشی حکومت پێنجشنەوە نییە. حکومەتەکان منافەسەیەکەن ئێمە دەرچین مافی ئەوانەی کە پیرن و لە دارولعەجەزەیان باشتر ئەەکەین خزمەتیان زیاتر ئەەکەین جوانتر پاکیان ئەەکەینەوە. لێرە ئەگەر پیرێژنێک ئەختیارێک بەخێو نەکرێ هەر حیای بنەماڵەیەک ئەچێ ئەوە نیعمەتی ئیسلام. ئەو گەنجە لە گەنجێتی لە ماڵ و مناڵێکی چاکە پەروەردە بووە بۆیە لە پیریان ڕێز لە دایک و باوکێ و ئیلە ئاخری ئەوە ڕەوڕەوەی ژیانە. گەنج تەمەنا ئەەکەم بیر بکەنەوە لە هاوسەرگیریکردن بیر بکەنەوە لەوەی کە ڕزق لە لای خوایە. دەیان گەنجمان هەیە چووەتە ئەوروپا خۆشگوزەرانی نەدۆزیوەتەوە گەڕاوەتەوە بۆ ئێرە ئێستا لە کەلاردا ئەنشێ ماڵی هەیە مناڵی هەیە بۆیە ئەوەی کە ڕۆشتوتە ئەوروپا مەشروعی ئەوروپی فەشە لێناوە کورە وەڵڵا خۆ ئەوەنش کورسان جەهەنم نییە بگەڕێنەوە مناڵی ئەوانی تایە سەرکەوتوو بنەوە ئیقامەیان هەیە و ئیش و کەسابەتیانی و نوێژەکەن و جومعەکەن و جەماعەتەکەن و یاخود هاوسەرگیریان کرد یان لە مودێکی نزیکا ئەیکەن ئەوانی مەشروعەکەی سەرناگرێ قەی چێکە خۆی مە باسەوەکەن ئەڵێن ئەنیشتاین 50 توێژینەوەی کردو هەتا ئەم بڵۆپە داگیرسێنی من و تو بەرنامەی لەسەر تۆمارکەین وە نییە قەی چێکە گەنجێکە گە ڕۆیشتە ژیانی ڕۆژاوە 10 ساڵ نەیتوانی سەرکەوتو بێ قەی چێکە بابگەڕێتەوە بۆ وڵاتەکەی خۆی. یعنی من خەڵک ئەناسم لەم سلێمانیە گەنجە لەوێ ئیش ئەکا خانووی هەیە باید چل دەفتەر لەوێ هەتا ئێسش فرێشکلەی مەکا و لە خانووی حکومەت ئێکاکە ئێدە وەرە وڵاتەکەی خۆت سیارێ جوان بکڕا کچێکی جوانی کوردمارە بکە کورە بۆ گوێزەبانەکەت ئێمە داوت بکە لە خزمەتتاین کورە دوعای خێرت بۆ ئەەکەین لەگە خێزان تا عەمرێ بکە مامۆستا قسەکەم چۆنە بەزودیان یعنی ئەوە نیعمەتە بۆ گەنج. یعنی من گەنج ئەناسم خانووی سی چل دەفتەری هەیە لێرە داوێتی بەکرێ مشک و ماریات جنیتیا دانشێ خۆی لە ئەوروپا نەجارێ و نەدوو نەسێ 20 ساڵ هیچی ئەەکەی 20 ساڵی ڕەحمەتی خوا لێبێ بۆیە ئەو نیعمەتە پێش ئەوی بەسەر بچێ بۆی مناڵی خۆت ببینی لاوێتی خۆت ببینی خۆت نمایشکەی لە ناو کۆمەڵگەکەتە چەند ساڵێک لێرە بە دوای ویزەیەکی شنگن تەقدیم کە لەگە خێزانەکەدا بچۆ فەڕێ لێدە بچۆرە ئەو دوکانانی کە بە نەکبەتی پارەت یا پیا کردووە پیشانی خێزان و مناڵەکانتیدا ئەم شتانە هەمووی ئاسانە. یعنی تۆ سەیری دەوڵەمەندەکان کە چۆن ئەژین سەیری مناڵی فەقیر کە چۆن ئەژێ بە شتێکەوە گردی هەر بەوە ئەیگرێ تەمەناکەم گەنجەکانمان فراوانتر بیرکەنەوە الله یەکەیە سبحانه وتعالى لە ئاسمان ئیشی عەبدەکانی ڕای ئەکا ومن يتق الله يجعل له مخرجا ومن يتق الله يرزقه من حيث لا يحتسب.
يجعل له من أمره يسرا هەر کەسێ تەقوای خوا بکە الله هەموو ئیشێکی بۆ ئاسانەکە گەنجێکیش دوای نیە یەکەم بگرێ بڵێ وەڵام مامۆستا من تەقوای خواکەم 20 ساڵ نوێژەکەم ئیقامەم وەرنەگرێت ئیقامە لای پەروەردگار حیسابی نییە لو كانت الدنيا تعدل عند الله جناح بعوضة ئەگەر دنیا قیمەتی باڵەمێشێکی هەبوایە پیاوێکی ملتزم 20 ساڵە لە بەریتانیا جمعە و جەماعەتەکە مەسیرەکەی نەدایە دەست کەسێکی هاوڕەگەز باز بڵێ ئیمزایەکی بۆ بکەن و ئیقامە وەرگێ ئەم دنیاە شوێنی تاقیکردنەوەیە بۆ گەنج بۆ پیر بۆ کەسێکی ئەوروپی و بۆ کەسێکی شەرقی داواکەم لە خوای پەروەردگار عاقبەت خێریان کە وگەنجانی ئێمە بگێڕێتەوە بۆ ئیسلام اللهم رد شبابنا إلى دينك ردا جميلا اللهم آمين خوای گەورە پاداش بدات باوساگیان ئێمە زۆر سوودمان وەرگرت لە قسەکان و وتەکانی بەڕێزت بەڵێ بینێرانی بەڕێز و خۆشەویست برایان خوشکانی عەزیز گەنجانمان بە تایبەتی دەستگرن بە تەمەنی گەنجێتیتانەوە و ئومێد دەکەم سوودێکمان پێگەیان دەبێتن بمێنن بەخۆشی بەختەوەر و کامەران بن خواتان لەگەڵ